سلام علیکم هاوڕان هیوادام هەموو لایەکتان باش بێ خۆشحاڵم ڤیدیۆشی نێگەڕام وەلاتان ئینشاءڵڵا لەم ڤیدیۆدا باس دەوە دەکەین چۆن دەتوانین ریپۆرت لە تەلێگرام بدەی بە سەتاسەتی بیستوتێنێ باشە یعنی ئەوە یەکێکە لە باشترین جۆرەکانی ریپۆرت تۆ چییە سەرەتا دەچێنە تەلێگرام باشە ئەو بەشەکە تۆ دەتەوێت ریپۆرتی لێدەی نمونە من ئەوە کەناڵێکی مەلەفەتیە کە بووم لە بابەتی ڤیدیۆشتان دەفرۆشی باشە و ڤیدیۆشتوا دەفرۆشی بابەتی خراپ یان بوو من مەلەفی خەڵکی بڵاو کردوێتەوە یان بابەتی خراپ تۆ چی دەکەیت سێرتاگە کە ئەکاونتی چوات دینی یەک کلیکی دەستە ڕاست دەکەیت زە لە کۆمپیوتەر و لاپتۆپ یەکشە جەماعەت یان هەم کۆمپیوتەر بێ هەم موبایل بی یەک شتە و یەک بابەتە ریپۆرتی دادەگری و لە بەشی ریپۆرتەکە ئەمە چەند بەشێکمانێ جەماعەت ئەم من ڕاستی شتەکەتان زۆزە لێ قورس ناکەم تەنها بە چەند بابەتێکی یاسایی تێدان دەگەینم ئێمە بەشی پێرەوە پێستنا داتامانەیە باشە و بەشی ئۆزێرمانەیە باشە و بەشی لەگەڵ illegal adult content باشە تۆ ئەو بەشەمانەیە و ئەو بەشە زۆر گرنگە ئێستا پێ دەڵێم مەبەستم چییە کاتێککە تۆ ئەو ینی ئەگە بابەتی مەلەفەچیەکان ئەنجەمادەم مەبەستم ئەوەنی کە بابەتی مەلەفەچی بڵاوەکەن و مەلەفۆشتانی خەڵک بڵاوکەنەوە مەبەستم ئەو جۆرە ئەکاونتانی ها ینی ئەو ئەکاونتان دەبی داخی نمونەش ئادا تۆ بەشی ئەودا دەگری ئەو بەشی کە باسم کرد لێکوان چە خاڵێکمان دەداتی بوومە ئەزیێتدانی نمونە ئستەقراری ئاژەڵانە یان بابەتی سێکس لەگە منداڵە یان گرنگترینیان بابەتی سێکسیا یاخود چەند بەششکێتی دەیە یەکە لە باشترینیان باشترین پۆرنگرافیا ینی تۆ بتانی ئەو خاڵی پڕکەوە نمونە تۆ چی دەنووسی دەرێ پلیس ریمۆف account because leaked my photo nudie باشانی وێنێ ڕووتی منی پۆست کردی و بڵای کردێتەوە تکە ئەکاونتەکە ڕشکەنەوە تو یەک ریپۆرتی لێ دێتەوە جارێک کە تریش دەچیوە ینی سەر ریپۆرتەکە ئەوەکو باسم کردەوە تایبەتە بە بابەتی ریپۆرتکردنی پۆرنگرافی و بابەتانە بابەتی وێنە ڕووچوە شتەکان بەس باشترینیان پۆرۆگرافەکەیە بابەتی ڕشکنەوەیە وەرپێستنیان داتاشمانێ جەماعەت ئەم بەشانە چێ جەماعەت ئەم باشە بەشێکە لێکوانە دیاری دەکەم ئەو بەشانە چییە یەکەمیان یەکەم خاڵکە باسی دەکەم ئەوە پرایڤەتی ئیمێجە ینی وێنەی تایبەتی خۆتە بوونە وێنەی تایبەتی خۆتە دوێمیان نەمبەر ئەوە نەمبەر فۆن ینی بابەتی بوون ژمارە تەلەفۆنی خۆت و ئەدرێس ئەمەش یانی شتی تایبەتمەندی کەسێتە سل داتە دوکمنت و بابەتانەیە بابەتی دیکومنت و شتی وایە other personal information ینی بوونە ئیزانیاری کەسێتی زیاتری بڵاو کردوێتەوە تۆ چی دەکەی یەکەم شت تۆ دەستە بەشی ئەگەر بوونە وێنە بوو ئەو وێنەیەدا دەگری ئەگەر ژمارە تەلەفۆنی بڵاو کرد بۆ کەسەکە یعنی گوتی کاکە ئەوە ڕقم تەلەفۆنی کەسەشی دانابوو ژمارە تەلەفۆنەکە دادەنیان باشترینیان other personal information داشە ینی ئەمە ریپۆرتە دادەگری ئەمە کاتێک ئەمە دادەگری باشە ئەمە دادەگری لێکوانە چی دەکەی ینی تۆ ئەو کەسە چۆن ریپۆرت دەکەی سیرکە جەماعەت دێ بەشی گرامەر چیکەر بۆ ئەوی کەوە بە نووسینێکی ڕێکوپێشی ئینگلیزی ینی تۆتکە بە زمانی ئینگلیزی مای جەماعەت لێکوان دێ ئەو بەشە چکە گرامەرچی کەرچکە تۆ دەبی بە زمانێکی ئینگلیزی جوان یانی ڕێکوپێک بچی داواکارێکیان بۆ بنێری دەری please remove the account because it leaked my personal data نمونە دەرێت کە ئەکاونتە بسترۆ چکە زانیاری کەسێتی منی بڵاو کردوێتەوە ئەند نمونە پرایڤەتی نمونە پرایڤەتی پرایڤەتەکەم چ بەغارەتی نووسی
نمونە تۆ بۆ شێوازە زمانی ئینگلیزیەکە زۆر پێک دەکەی بۆی کە کاتێک کە بۆ کۆمپانیات نار کۆمپانیا بزانێت کەوا تۆ بە شێوکی جوان و ڕێک و پێک لێ تێبگە تۆ نمونە بۆ شێوازە چیم نووسیوە تکای ئەوە کاونتە ڕەشکەنەوە چووکە ئەو کەسە ینی داتە زانێری منی شێر کردی لە ئەوکەی لەگەڵ وێنی منیشی بڵاو کردوتەوە تۆ بەم شێوازە ئەمە کۆپی دەکەی باشە و دەچێت تەلەگرام باشە لێکوانە ئەمە دادەنی باشە ولێکوان لۆ ریپۆرت دەکەی و بەو شێوەسە لە سەداسەد دەتوانانی ڕەشکەوی یان شتێکی تر تۆ دەتوانانی منەوانە بابەتی وێنەوە شتانە ڤیددیوە تۆ دەتوان لێکوانە بریکا کاژان تکە ئەو ڤیددیو ئۆزێرەکەش زۆر گرنگە زەمات لێکوانە بەشی ئۆزێرەکە باشە ئەو ئۆزێرە دادەگری بەشی ئۆزێر باشە کە بەشی ئۆزێرەکە داگرت دێ بەشی something else دەگری لێکوانش هەرەمان شت بەڵام معلوماتی زیاتر بە زەمات یەکشتی بزانە تکایە لێرە بە دوور درێژی مەنووسە تکایە بە دوور درێژی مەنووسە هەر چەندی پێ دەکری هەر چەندی پێ بکری بە کورتی بنووسە بە کورتی پوختی لۆیان بنووسە بە ئەوی کە بە جوانی تێبگەن یانە ئەوان تەنان لە سەریانە تێبگەن و ئەکاونتەکەی ڕەشەکەنەوە باشە تو لێکوان ریپۆرتی دەکەی و ئینشاڵە بە زووترین کات ڤیددیۆەکە ئەو چەناڵ ڕەشەکرێت و زۆر باسە ئینشاڵە ئەو کاناڵە سووتە پێتان دەڵێم و سوتاشە خۆشحاڵم زەمات ئینشاڵە سوودێکی بۆی خۆشەویست دەبێ تاکو ڤیددیۆکەتر خۆتان لەگەڵ ئیشارە شتێک تەمیز لە خزمەت داوە